هاينا خزمتانا هاوريقالي عزيز بينارانا خوشويز جيغاغا تنغاولي إما دانشينا بخاطروا برنامجمان حزقين آوا قرمقوروي اوی لتاك چيا لتاك يكيق لهنرمند قالي خوشناو بناوبان و فلكلورويجي ناوچي هوشار كاكا حسين كنا سوا بكاكا حسين خالده خب خال حسين جيان خاص هيد ميزان هيد خوش او ميكروفون بيرن شوري كاكا حسين جيان پێشێکی سڵاو ڕێز و احترامێ بۆ جەنابەت و بۆ هەموو زەحمەتکێشانی بەرنامە و سڵاو و خۆشەویستی و حورمەتمێ بۆ تەکتەکی بینەرانی خۆشەویست لە هەر کوێشێن یاخۆ هەر خۆش و بەرقەراروی ئیمشۆ بەرنامەکەمان تایبەتیە بەرنامێکە بەڕاستی شاید بێژم ویژە بەرنامێکە کە ئامادە کراوە بە زەحمەتی فرێک لە ڕەفیقەکانمان بۆ شەوچ لە ئێوە کۆڕی لە میوانە لە عەزیز لێرە دانیشتە هاینە خزمەت ئوستاد ئەفرازی عەزیزە کە ئەچینە خزمەت ئەوانیش لا درێژە بەرنامەکەمانە گرو هەڵپەڕگێکەمان لە ئیلام و هاتوون بەخێر بن یاخوا حەش شەوچلیکیان وەک ئەم شەوچلەی ئیمساڵ نەوێت ئیشەڵا هەر خۆش بن کاکە حسێن چەند ساڵ تەمەنتە من 54 ساڵم تەمەنە 54 ساڵ چەند ساڵێکی خۆندنی شۆڕ کرد وڵات حدود 10 ساڵێکی بشو 10 ساڵگی خۆت زانی دەنگ و خۆشیە کەسی وتی پێ وڵا جەماعەت پێم وتووە خەڵک پێم وتووە یعنی ئایسە دەنگ و خۆشەوە ڕاست وڵای جا خەڵکە شکی ئاو بەرز فەقەت بەسەر چاوەکانم لێم تووڕە نەبی باش نه بەقۆ ئەسڵێت خەڵک کوێ من لە ساڵی 1342 لە دایکبوونی هاتوومەتە ڕووی دنیا لە دایک بووم لە چۆپلی هەوشار چۆپلی هەوشار چۆپلی هەوشار بووم بە خەیبی یاخوایسە دانیشتوی 25 ساڵە دانیشتوی شارە جوانەکەی بۆکانم شار جوانەکەی بووکان یاخوا بە خەیبی هاوڕێکانیشت بناسێ پێمان برای خۆشەویستم کاک جەماڵی مەجیدی کاک جەماڵی مەجیدی نوازەندەی ئۆرگە سازە دیوان خۆ کاک ئەسهەدی هەمزەیش زەربێدا هونەرمەندێکی بەڕێزیشە کاک حەمزەسەوە پێشم پەنجەتەڵایی قسەکە بخۆمانی عەدەد نەچێرە وەڵڵا پەنجەتەڵایی دەدەی سەکەلێ بچێ عەرزە وش پێشم پەنجەتەڵایی کارەکانی زۆر جوان کارەکانی جوانە ئەیژم کارە ئەسڵی خۆت کرد پێشەت چەس کاری ئەسڵی خۆم کاری فەرشە فەرشی دەستبەفی هەوشار خەو چاکەی تۆ من فەرش ئەنێمە بۆ خەڵک تەون ناسەوە بۆ کەسێ دایسا وەڵڵای هزار بافە 1000 تەون ئەوەی مە تەون بنینەوە بۆ کەسێ یعنی شەڕەنینەوە بۆ کەسێ نە شەڕەنینەوە بۆ کەسێژین تەون ناسەوە بۆ کەسێ باش تەونەکە ئێوە شەڕەهی نێمە کاسبیە یاخوا هەر خۆشوی شەد ئامادە کردو لە خزمەتەوەی ئیمشۆ يلا كاكا جان غازي شكون السلام عليكم السلام عليكم احمد يش ناس احمدي ها كاكا احمدي جان كاكا تكملاو يا اخو بخير وقت دايكو خوش بكم خاص اسماعيل مرداني عزيزيش كي يكيك لا هاوريغان من يمشوك كاكا حسين خالدار عزيز هاوريغان جابوت بوت بيجي كاكا حسين خالدار بردناكم كاكا اسماعيل من نبيل شو كارسلا ورزمي بكاكا اسماعيليش والله من هرب من عليك خالي ليرن بوا خاص او كجماعات من البيكوش وندر يا جوان بوس ودو حسين خالد ابوك بود الناس نبو ناس بحصه خوش تاتلي دايسك تورنا وتبو او شانازي بيوكم نو امادي دخوا بس برين هاي نخزمتها لا من نار من هاميرا پێشکەش بە ئێوەی شەڵا شەوچلی خۆشتان بێ فەرموو خاڵ ئیسماعیل گیان Ayda deyda 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 ayawa ray khuda Asaniya dil halkandin basani narwetawa Asaniya dil halkandin basani narwetawa عشق بفري برخورنيا بتاسوا وناتويتوا اي خدا
كدل بوبا صد پارچاوە چاک بوونەوەی زۆر مەحاڵە کەدڵ بووبە سەد پارچاوە چاک بوونەوەی زۆر مەحاڵە کە چاو ئەشی سووری تێزایە نیگای شیرین ئیتر تاڵە ئای خوددا دوای توانەما تین و گڕۆهاناوەکەم کاکە لە دوای توانەما تین و گڕۆهاناوەکەم هێندم ئاسرین ڕشتووە سۆمای نەماوە چاوەکەم هێندم ئاسرین ڕشتووە سۆمای نەماوە چاوەکەم سرد و گرمی ڕۆژگارێ من کە زۆر دیوە بەڵام قەت نەبوو وەک ئاهی سەرد و جەرگەڵ خرچاوەکەم قەت نەبووە وەک ئاهی سەرد و جەرگەڵ خرچاوەکەم کە بۆ تۆشین بکەم من ئەوان دەمژین دەوێم بێتۆ کە بۆ تۆشین بکەم گەر نەژینم ژانە بێت تۆ مرێد نەژیناوەکەم گەر نەدنژین ژانە بێت تۆ مرێد نەژیناوەکەم ڕۆژ زیاتر دەبێم ئاسرێنی چاوگەرچی دەبووم ڕۆژ بەڕۆژ زیاتر دەبێم ئاسرێنی چاوگەرچی دەبووم ئاوی کانیاوی وشنگ بێچونێ نەما سەرچاوەکەم ئاوی کانیاوی وشک بێچونێ نەما سەرچاوەکەم چلار چلێ ساڵ ئەگەر ماوەم ببێشیوەن بکەم بۆ چلار چلێ ساڵ ئەگەر ماوەم ببێشیوەن بکەم
ئێستا هەر دەرد و پەژارم زۆرترە تاماوەکەم ئێستا هەر دەرد و پەژارم زۆرترە تاماوەکەم زۆر سپاس ئەی دەم خۆش یەخوا هەر بەرقەرار وێن دانیشن بەرنامەی جوانتر گۆرانیەی ئاو کۆرە. باشتر لەلایەن هونەرمەندیێکی